خۆسووتاندنی ئافرەتان کە بە یەکێک لە بەرئەنجامەکانی توندوتیژی دادەنرێت گەرچی دیاردەیەکی جیهانیە و هەوڵی بەردەوام بۆ بەرەنگاربوونەوەی لە ئارادایە، بەڵام تا ئێستا نەتوانراوە بنبڕ بکرێ و لە هەندێک شوێن و ناوچەش ئامارەکە لە هەڵکشان و داکشاندایە. لە ئەسنووری هەر چوار قەزای سۆران و ڕواندز و مێرگەسۆر و چۆمانیش لە ماوەی 2 مانگی سەرەتای ئەم ساڵدا دیاردەکە ڕووی لە هەڵکشان کردووە. دوایین قوربانیش کە لە دەڤەرەکە سوتاوە، ژنێکە کە بەپێی جێڕانەوەی وتەبێژی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان هۆکاری خۆسووتاندنەکەی دەمەقاڵێ بووە لەگەڵ هاوسەرەکەی کە لە ئەنجامی ئەم لێکتێک نەگەیشتنە ئافرەتەکە نەوتی بەخۆیدا کردووە. دواتر هاوسەرەکەی لە هەڵچوونێکی دەرونیدا چەرخی لە نەوتەکە داوە و ژنەکەی سوتاندووە. لە پاشان ڕۆژی دەی ئەم مانگە بەهۆی زۆری ڕێژەی سوتانەوە ئافرەتەکە گیانی لەدەستداوە. کەوتی 2/3/2017 کاژمە 5 خولەکی ئێوارە ئاگادارکرێنەوە لەلایەن نەخۆشخانەی گشتی چۆمانەوە بەبوونی ئافرەتێکی سوتاو بە ناوی واو حین لەدایکبووی 1991 پیشە ژنی ماڵ دانیشتووی قەزای چۆمان گەڕەکی کاف کە گوایە لە ماڵەوە لەگەڵ هاوسەرەکەی بە کێشە هاتووە سەرنجام هەر ساوانەتی بەخۆدا کردووە بەپێی گفتاری ئافرەتی سوتاو کە لە نەخۆشخانە گفتاری وەرگیراوە کە گوایە لەلایەن هاوسەرەکەی بە چرخ ئاگر لە جستێ بەردراوە. چالاکی بەشی هۆبەی ئافرەتان و منداڵانیش لە نووسنگەی سۆرانی مافی مرۆڤ هۆکارەکانی زیادبوونی دیاردەی خۆسووتاندن لە دەڤەری سۆران بۆ نەبوونی هۆشیاری و پەروەردەی تەندروست دەجێڕێتەوە. بەرزبوونەوەی ئامارەکانی خۆسووتاندنیش لە دەڤەری سۆران بە مەترسیدار دادەنێت. سیستەمی پەروەردەی خێزان لەم ناوچەیە بە خاڵێکی تری دواکەوتووە زانم کاریگەری هەیە لە بەرەوەی پێگەیاندنی منداڵەکانمان کەوا جیاوازێکی زۆر لە نێوان کچان و کوڕانەکرێتن. تۆمارکردنی ئەو ڕێژەیەکە هەبوونی 17 حاڵەتی خۆسووتاندن لە دەڤەری سۆران بەڕاستی ئەمە ئەکرێ بە حاڵەتی مەترسیدادان بدێت. بەداخەوە یاسا زۆر لاوازە لە چارەسەرکردنی کێشەکانی ئافرەت لە کۆمەڵگەی کوردی بەتایبەتی لە دەڤەری سۆران، چونکە لێرەدا زیاتر ئەشاعر و حزب نەهێڵە کێشەکانی ئافرەت بەرەو چارەسەرا بڕۆن. چاودێرێکیش پێی وایە نەبوونی سانسۆر لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن بەتایبەت ئەوانەی دراما بیانیەکان پەخش دەکەن وای کردووە شیرازەی کۆمەڵتێک بچێ. دەشڵێت پێویستە وەزارەتی ڕۆشنبیری لە جیاتیەوەی سانسۆر بخاتە سەروتاری مامۆستایانی ئاینی سنوورێک بۆ پەخشی درامای کۆمەڵایەتی خەتەرناک دابنێ. بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی خۆسووتاندنی ئافرەتان من ئەوەی کە بە هۆکاری دەزانم بریتە لەو هەموو دراما و فیلمە بیانیانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان لە کەناڵە ڕاگەیاندنەکان بەبێ سانسۆر بەڕاستی لێ دەدرێن و هیچ سانسۆرێکیان لەسەر نییە. ئەوانە زیاتر توندوتیژی بڵاو دەکەنەوە. خۆزگە حکوومەتی هەرێم لە جیاتی ئەوەی کە سانسۆر لەسەر وتاری زانایان و مامۆستایانی ئاینی دابنێت ئەها سانسۆری لەسەر ئەو دراما بیانیانە دانابایە کە ئەمڕۆ کە هیچ سانسۆرێکیان لەسەر نییە و لە هەموو ماڵێک بە کەیفی خۆی پەخش دەکرێتن. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە سۆران، ئامارەکانی سووتان یا خۆسووتاندنی ژنان لە سەرەتای ئەم ساڵەوە زیادی کردووە و بۆ 17 حاڵەت بەرز بووەتەوە کە هەندێکیان ڕووداوی بێمەبەست بوون و هەندێکیشیان خۆسووتاندن بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە بووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.